سێم لە دەربەدەری و ئاوارەییدا لە جیاتی هەژار بێ زۆر دەوڵەمەند بوو لە کاتێکا کە دەربەدەر و ئاوارە بوو لە جیاتی ئەوەی هەژار بێ ئینسان لە دەربەدەریدا کە لە ماڵی خۆی دەرکرا ئاوارە کرا ئەوەی کە هەشتێتی دەیخوا لە دەستیەدا بەڵام بەعکسەوە ئیبراهیم لە جیاتی ئەوەی هەژار بێت دەوڵەمەندیش بوو بۆیە کاتێککە سەیری قورئان دەکەی لە سوورەتی ئەذاریات ئاەتی 26 باسی میوانەکانی دەکا کاتێککە میوانی هاتن فریشتە بوون بەڵام لەسەر شکڵی مرۆڤ هاتن میوانی بوون قورئان دەفەرمێ ئەوەی مەبەسمانە فەجاء بعجل سەمین چوو خێرا گوێرەکەیەکی گەورەی بۆ سەر بڕین یعنی دەتوانێت سێ چوار میوان مریشکێک دوو مریشک پەلەوەرێکیان بۆ سەر بڕێ بەڵام ئیبراهیم نیشانەی دەوڵەمەندی هەم مادی هەم دڵ چونکە هەیە ماڵیشی زۆرە بەڵام دڵی کوێرە بۆ میوانێک ناتوانێت مریشکێک سەر بڕێ بەڵام ئیبراهیم وانە بوو نیشان هەشە دڵی زۆر دەوڵەمەندە بەڵام فەقیدە دەستی تەنگە هەرچەند دڵت دەوڵەمەند بێت کە تۆ هیچ لە ماڵتانە بێت چی پێشکەشەوە سفرە و خوانی میوان دەکەی ئیبراهیم خوای گەورە هەم دڵی دەوڵەمەند کرد هەم ماڵی زۆری پێدا لەو چەند ساڵ دەربەدەری و ئاوارەی و ئەوانەدا نەک هەژار نەکەوت بەڵکو خوای گەورە زیاتری پێبەخشی بۆیە کاتێ سێ چوار میوانی هاتن بەبێ ئەوەی بیان ناسێ یان خزمی بن یان کە سوکاری بن یان هاوڕێ بن یان هاوپیشەی بن یان ئومێدێکی پێیان بێ بەس لەبەر حورمەتی میوان ئەوەندە دەستڕۆیشتووی دەوڵەمەندی دڵ و ماڵ بوو فەجاء بعجل سەمین نەچوو گوێرەکەیەکی بچووکی لات سەر ببڕێ بڵێ ئەمە بەرەو نەخۆشیە نا سەمین زۆر گەورە و بەرچاو زۆر تێر و پڕ لە گۆشتە ئەوەی بۆ سەر بڕین